بەڵێ بیسەرانی خۆشەویست لەسەر شەپۆلی 94.3 ئەمڕۆ میوانێکی بەڕێزمان لەگەلدا لە وڵاتی فەڕەنسا بە ڕێگای تەلەفۆن باسی کاندیدکردنی مستەفا کاظمی کە لەم دوانە چەندین تەسریحیدا کە نزیکە لەوەی کابینەکەی ڕابگەیەنێتن ئەگەرەکانی سەرکەوتنی ئەم کاندیدە داهاتووی عێراق خاڵە بەهێزەکانی مستەفا کاظمی هەروەها چەندین پرسیاری تر لە جانابی عادل باخەوان سەرۆکی سەنتەری سۆسیۆلۆژی عێراق. دکتۆر گیان لە سەرەتا زۆر سپاس کە ئەم دەرفەتەی ئێمەت قبول کرد. دکتۆر بەو پرسیارە دەست پێ بکەین، بەڕای ئێوە چانسی ئەم کاندیدە تا چەند زۆرە لەوەی ببێتە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق و خاڵە بەهێزەکانی ئەم کاندیدە چین؟ لە ڕاستیە شانسی ئەوەی کە ببێ بە سەرۆک وەزیران زۆرە، چونکە بە شێوەیەکی گشتی هەموو ئەو هێزانەی کە لە ناو سیستمی پەیوەندی هێزان لە عێراقا چ شیعەکان چ سونەکان چ کوردەکان هێزە سەرەکیەکان کۆدەنگێکیان لەگەڵ لەسەرەوە هەیە کە کاظمی ئێستا ببێ بە سەرۆک وەزیرانی عێراق. گرفتەکە چیتر لەویان نییە، یعنی بڵێن کۆڵانە داخراوەکە چیتر لەویان نییە، کۆڵانە داخراوەکە لە شوێنی تردا و لەسەر بابەتی ترە. بەڵێ و جەنابی دکتۆر ئەگەر بڵێن خاڵە بەهێزەکانی ئەم کاندیدە چین داهاتووی مستەفا کاظمی جەنابتان چۆنی هەڵدەسەنگێنن؟ یعنی ڕابردووی مەقسەدم زیاتر ڕابردوو داهاتووی و ڕابردووشی چۆن بووە؟ خاڵی بەهێز خاڵی هەرە بەهێزی کاظمی لە هەمان کاتەکە خاڵە لاوەردەکەشێتی بریتێ لەوەی کە سەر بە هیچ حزبێکی سیاسی نییە، ئەوەی کە ئینتیمای بۆ حزبێکی تایبەت نییە وی تەنانەت ئینتیمای بۆ کۆمینۆتێکی تایبەت نییە، وەکو ئینتیمای سیاسی مەبەستمانەتی ئینتیمای ئیتنیک یا لوغەوی یا کولتوری، چونکە خۆمان هەمومانەزان نەحەرەبە، بەڵام ئینتیمای سیاسی بۆ هیچ شتێک لە نەحیزبەکان نە لە کۆمینۆتەکان هەیە. ئەوە وای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەکتەرە بەهێزەکانی ناو حیزبەکانی عێراق و ئەکتەرە بەهێزەکانی ناو کۆمینۆتەکانی عێراق لەبەر ئەوەی کە ڕێ ناکەون لەسەر ئەکتەرێک کە ئینتیمای حزبی هەبێت بۆ یەکێک لە حیزبەکان ناچارن بگەڕێنەوە بۆ لای ئەکتەرێکی بەهێز کە سەر بە هیچ شتێک لەو حیزبانە نییە کە ئەویش کاظمیە. ئەمە خاڵە بەهێزەکەیەتی، بەڵام لە هەمان کاتە خاڵە لاوەردەکەشێتی بوو، چونکە کە تۆ ئەگەر لە پەرلەمانی عێراق عیدێکی بەهێزت نەبێ، ئەگەر بێت و لە ناو کۆمەڵگایە حیزبێکی بەهێزت نەبێت لە پشتەوە، و لە ناو دەوڵەتێکە ئاژەیە کە دەوڵەتی میلیشایە کە هێزی سەربازیت لە پشتەوە نەبێ، تۆ ئەو کاتە وەکو کەسایەتێکی بێپەڕ و باڵ، وەکو کەسایەتێکی لاواز ئەکەویتە ناو دەستی کۆمەڵێک ئەکتەری زۆر بەهێز کە وەک کات بەکارت دێنن. ئەوە خاڵە بەهێز و خاڵە لاوازەکەی. خاڵێکی تر بە خاڵێکی تری بەهێزی مستەفا کاظمی لە هەمان کاتە خاڵی لاوازبوونێتی پەیوەندی باشەکانێتی لەگەڵ واشنتۆنە. خۆ دەزانی عێراق لە 2003ەوە دەوڵەتێکە خاوەنی ئەنفراستراکتۆر و ژێرخانی بەهێز نییە بۆ ئەوەی دەوڵەتی سەربەخۆ ئیش بکە. ئەوەی وای لێ کات کە ئیش بکە کە هاوکاری و پەیوەندی و کۆپەرێشنی نێوان واشنتۆن و ئێرانە. ئەوەی کە کاظمی پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ئەمریکا هەیە، کۆمەڵێک کاروباری بۆ ئاسانەکە لە عێراق لە هەمان کاتە کۆمەڵە گرفتی گەورەشی بۆ دروستەکە. ئەمە خاڵە لاواز و بەهێزەکانی کاظمین بە شێوەیەکی گشتی. بەڵێ و یەکێک لەو پرسیارانەی کە بۆ داهاتووی عێراقیش گرنگە ئیتر پێش ئەم کاندیدانە چەندین خۆپێشاندان لە عێراق بە شێوازێکی گشتی بەڕێوە چوون. ئایا بەڕای ئێوە خۆپیشاندەران لەم کاندیدە ڕازی دەبن لە داهاتوو یان پێویستە چی بکات بۆ ئەوەی داواکاریەکانی خۆپیشاندەران جێبەجێ بکاتن؟ بە هیچ شێوەیەک خۆپیشاندەرەکان خۆتەزانی یەکەم دروشم و بەهێزترین دروشمان ئەوەیە کە هیچ شتێک لەو ئەکتەرانە قبوڵ ناکرێت کە سەر بە سیستمن و لە ناو سیستمەکە گەورە بوون. خۆ دەزانی مستەفا کاظمی ڕاستە سەر بە هیچ حیزبێک نییە، بەڵام لە کۆتاییە یەکێکە لە مناڵە شەرعیەکانی ئەو سیستمەی کە لە 2003 تا 2020 عێراق بەڕێوە. لە بیرمان نەچێکە کاظمی لە ئەفغانستان و لە یەمەن و نازانم لە سعودیە و لە ئەوروپا نهاتوە. کاظمی لە ناو ئەو سیستما هەڵقوڵاوە و دروست بوو تەکبین بۆ و کاری کردووە
کە عراق بەڕێوە بە خۆ دەزانیت کاظمی سەرۆکی دەستگای مخابراتی عراق بوو بە گۆشت و ئێسخانەوە بەشێکە لەو سیستمەی کە مانیفێستاسیۆنەکان و مانیفێستانەکان یعنی خۆ پیشاندەرەکان بە شێوەیەکی ڕەگ و ڕیشانە یعنی با بڵێن جەزری ڕەزیان کردووە بۆیە شانسی ئەوەی کە کاظمی قبوڵ بکرێ لەلایەن بزوتنەوەی ناڕەزایی عراقیەوە زۆر لاوەسە. بله و جناب دکتۆر پێمان خۆشە بزانین ئەدی جیاوازی نێوان عادل عەبدولمەهدی و مستەفا کاظمی چییە؟ لە ڕاستی جیاوازەکانیان ئەوەندە کەمن ڕەنگە ئەبێ بە زەڕەبین بە دوایە بگەڕێی بۆ چونکە هەردووکیان وەک یەک ئینتیمای حیزبیان نەبووە. ڕاستە عادل عەبدولمەهدی ماوەیەکی درێژتر بە ئەنجومەنی باڵا بووە بەڵام خۆ دەزانی لە کۆتایی وازی لە هەموو حیزبەکانیانە کاظمی بە هیچ حیزبێک نییە. خاڵی دووەم عادل عەبدولمەهدی پیاوێکی لیبرال بووە لەسەر ئاستی ئابووری کاظمیش پیاوێکی لیبراڵە لەسەر ئاستی ئابووری. عادل عەبدولمەهدی پەیوەندێکی بەهێزی لە سەرەتا لەگەڵ هەم لەگەڵ ئەمریکا و هەم لەگەڵ ئەوروپا هەبوو لە سەرەتای دەستبەکاربوونیەوە و ئەوەش لەگەڵ بێ بەسەرەوەی کوردستان. کاظمیش پەیوەندێکی زۆر بەهێزی هەیە ڕەنگە لە ئێستاە لەم شرکە ساتاکە من و تۆ پێکەوە قساکەین بۆیە ئەم شرکە ساتە چونکە شتەکان خۆ دەزانی لە عێراق زۆر بەخێرایی ئەگۆڕێن لەم شرکە ساتە ڕەنگە ئەوەی کەوا بکات کە خاڵی جیاواز دیواری جیاوازی نێوان هەردوو لابن دیوارێک پێ لە نێوان ئەم دی و ئەو دیوی عادل عەبدولمەهدی و کاظمیە پەیوەندیە لەگەڵ ئەمریکا بە تایبەتی خودی ئەمریکا نەک ئەوروپاش ئەمریکا ئەو پەیوەندیە بەهێزەی کە ئێستا لە نێوان كاظمي واشنطن هي لنيوان عادل عەبدولمەهدی لە کۆتایی حکمی عادل عەبدولمەهدی بێگومان لنيوان عەبدولمەهدی واشنطن کاڵبووەوە ئەوە ڕەنگە تاکە خاڵی بێکە لەیەکیان جیاب کاتەوە. بەڵێ و جەنابی دکتۆر پێش ئەوەی مستەفا کاظمی وەکو بڵێم کاندید بکرێتن کورد بە شێوازێکی گشتی لەسەر ئاستی باڵا پشتگیری ئەم کاندیدەی کرد بەڕای ئێوە لە داهاتوو مستەفا کاظمی دەتوانێت ببێتە ئەو کەسەی کە خزمەت بە هەرێمی کوردستانیش بکاتن بە شێوازێکی گشتی لە ناو عێراقێکی فیدرال؟ ڕاستەکەی پشتیوانەکەی کەی ئاڵجی لە کاظمی پشتیوانێکی زیاتر بە دافعی عاطفی بوو تاوەکو دافعی عەقڵانی و بیرکردنەوەی استراتیژی. ئەوەش لەبەر کۆمەڵێک هۆکارێکێ لە هۆکارە سەرەکانەوەی کە کاظمی ماوەیەکی زۆر پێشەوەی بڕوا بە ئەوروپا ئەو ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دەرەوە لە کوردستان بووە. دوای ئەوەش کە لە ئەوروپا گەڕایەوە بە تایبەتی لە لەندەن گەڕایەوە هەر لە کوردستان و لە سلێمانی دانیشت. ئەمە وای لێ کرد کە پەیوەندێکی ڕۆحی و عاطفی لە نێوان کاظمی و کۆمەلگای کوردی بەگشتی و ئێلیت و نخبەی و دەستەبژێری کوردیا دروست بێ. لەم منطەلەقەوە لەم سەر شارەوە نخبەی کەی ئاڵجی بە هەموو حیزبەکانەوە بۆ پەڕی ڕاستەوە تا ئەو پەڕی چەپ بە ئیسلامی و ئەلمانیەوە پشتگیریان لە کاظمی پشتگیریە لەو مێژوەی کە لە نێوانیانە ئەو پێکەوە دروستیان کردووە. بەڵام ئایا داهاتوو لەسەر ڕابردوو بینا ئەکرێ ئایا داهاتووی پەیوەندی نێوان هەولێر و بەخا لەسەر عاتیفا بێ بینا بکرێ یا ئەبێت لەسەر دیمەنسیۆن و ڕەحەندی عەقڵانی بینا بکرێ. بە بۆ چۆنی من ئەو پشتگیریە مەسیف و سەرتاسرەی کورد لە کاظمی بەو شێوە ڕادیکاڵە هەڵە. بەڵێ جەنابی دکتۆر وەکو کۆتاییم پرسیارم پێم خۆشە بزانم دوای ئەوەی کە مستەفا کاظمی ئەگەر بووە سەرۆک وەزیران تا چەند چانسی ئەوەی هەیە ئەو گرێ کوێرانەی کە چەندین ساڵە بەردەوامن حتا هەمووشیانەبی بەشێکیان بکاتەوە و عێراق بەرەو خۆشگوزارانی بباتن. ئایا ئەم چانسای هەیە یان زۆر قورسە و لەبەرچی؟ ئەگەر بە ڕێژەی سەدیقێت بڵێم بە بۆچوونی من بەپێ ئەو داتانەی کۆی ئەو داتانەی کە شرۆڤەم کردوون ڕۆژانە بە دوایان ناچم و تەحلیلیانەکەم لە مختبەرە جیاوازەکانی خۆم ئەوەنەی کە من بزانم ئەوەنەی من ئاگادار بم ئەوەنەی من تەخمینی بکەم شانسی چارەسەرکردنی گرفتەکانی عێراق لە 170 تا 10 تێناپەڕێ بۆ کاظمی نەک کاظمی بۆ هەر سەرۆک وەزیرانێک بۆ چونکە ئەو پاتۆلۆژی و نەخۆشیانەی کە عێراق پێیانەوە ئەناڵێنێت ئەوەنە گەورن ئەوەنە سەختن ئەوەنە کوشندن بە نەک با کاظمی بەدەیان کەسی وەکو کاظمی و تەنانەت بە ئەمریکا و ئێرانیش چارەسەر نابن. عێراق ئێستا لە ژووری عەمەلیاتایە
لە ژووری عملیات و نەشتەرگەریە لە ساتەوەختەکانی ژیان و مردنایە بە شۆڕە سوارێک کە لە دوورەوە بێت و وەکو حەسایەکی سەحری تێبێت گرفتەکانی بۆ چارەسەرکا بە تایبەتی لە ماوەی ساڵێک و دوو ساڵێکە شتێکە کە من ناوە بەشێک لە مستەحیل هەر بە کتێبەکەشم لە فەڕەنسی کە بڵاو بوو ساڵی ڕابردوو ناو دەوڵەتە مستەحیلەکەی عێراق. بەڵێ دکتۆر عادل باخەوان سەرۆکی سەنتەری سۆسیۆلۆژی عێراق زۆر سپاس بۆ ئەم زانیاریە گرنگانە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمەت بەخشین. سپاس بۆ ئێوە عەزیزم.